لە ماوەی یەک ساڵدا لە سەدا 4 ڕووبەری سەوزایی لە قەزای کفریدا زیادی کردووە. شارەوانی بەردەوامە لە سەوزکردنی شوێنە گشتیەکان و دروستکردنی باخچەی زیاتر. لە ڕۆژی ژینگەی کوردستانیشدا زیاتر لە 100 نەمام لە دەواازەی شارەکە نێژرا. لە ماوەی ئەم ساڵە ئەتوانم بڵێم ڕێژی سەوزایی لە 4.4ەوە گەیشتۆتە 9. ئەمەش ڕێژەیەکی باشە دڵخۆشکەرەیە بۆ شاری کفری و بەردەوامین لەسەر جێبەجێکردنی سەرجەم ئەو شوێنانەی کە دەستنیشان کراوە بۆ سەوزایی بۆ پێی نەخشەی بنەڕەتی شاری کفری و هەروەها هەوڵی جددیمان هەیە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زیاتر بەرزکەینەوە تا بگاتە سەنداری جیهانی. ئەم هەڵمەتانەی نەمامناشتن و ژینگە پارێزی لە ساڵێکدا چەند جارێک لەم ناوچەیەدا دووبارە دەبێتەوە. ئەوانەی خەمی ژینگە و سەوزاییانە لەگەڵ کرێکار و باخەوانەکانی شارەوانیشدا کە ڕۆژانە کاری سەوزکردنی شاریان لە ئەستۆیە داوایان لە خەڵکە لەبری دارشکاندن نەمامێک بڕوێنن. ئێمە هەبێ هەر تاکێکمان لە لای خۆمانەوە لە ماڵەوە دەست پێ بکەین کە نەمامێ یا دارێ یا گوڵێ بچێنین بۆی سیمای شارەکەمان و ژینگەکەمان پاک و خاوێن بێت. تەنانەت بۆ ماڵەوەی خۆمانیشکەوە ئەکات سیمای شوێنەکەمان حەدیقەکەمان باخەکەمان جوان بێت پاک و خاوێن بێت هەواکەی پاک و خاوێن بێت و داواکاریشن لە خەڵکی کە ئەم نەمامانەمان ناشت کاتی گەورە بوو و گەنج مناڵ گەورە پیر هەر هەمووی بیپارێزن ئاوی بدەن نەک بڕۆن بیشکێنن. ڕۆژانە بێ لەم حەملە ڕۆژانەیەمە تاکو 50 جاروایچێتە 150 داریش ئەنێژین بۆ جوانکاری شارەکەمان. ئەگەر خەڵک هاوکاریمان بکە مەمنونین، ئەگەر خەڵک هاوکاریمان بکە شارەکەمان و عەدەی ساڵێک وای لێتێ زۆر سەوزیەکەی بەرزە بێتەوە. داوامان لە خەڵکە و هاوکاریمان بکە وەشان ئەم کرێکارانە ئێمە زۆر هەوڵە دەین مانوو ئەبن لەبان ئیشەکەی خۆیانیشۆ. دۆستانی ژینگە و ڕێکخراوەکانی ئەو بوارەش دەڵێن هەوڵی بەردەوامی لایەنەکان بۆ زیاترکردنی ڕووبەری سەوزایی دەبیندێت، بەڵام هاوکاری دانیشتوان کەمە لە پاراستنی ژینگەدا. هەر لە کفری ساڵانە هەزاران نەمام دەڕوێندێت کەچی هێشتا هەزاران دار و درەختی سەوز بوو نابیندێت. سامان کەریم کورد سات نیوز کفری.